سڵاتان لێبێت وەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی شەممە. سەرەتا سەردێڕی چەند هەوا. نامەیەکی سەر ئاوەڵای حەوت لایەنی سیاسی ڕۆژهەڵاتی کوردستان بوونەتەوە یەکگرتووەکان، بەرزبوونەوەی ڕێژەی لە سێدارەدانی هاووڵاتیان هاوکات لەگەڵ پچڕانی هێڵی ئینتەرنێت، بەردەوامی کەشی توندی ئەمنی لە شارەکانی کوردستان و تێکچوونی پەیوەندی نێوان هاووڵاتیان، داخوازی ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی بۆ ناردنی دۆسیە جەنایەتەکانی کۆماری ئیسلامی بۆ دادگای نێودەوڵەتی و ئازادی کاتی چالاکێکی مەدەنی دانیشتووی شاری تاران بە دانانی بارمتە. نامەیەکی سەر ئاوەڵای حەوت لایەنی سیاسی ڕۆژهەڵاتی کوردستان بوونەتەوە یەکگرتووەکان. ڕۆژی هەینی 26 ڕێبەندان حەوت حیزب و ڕێکخراوی سیاسی لە ڕۆژهەڵات لە نامەیەکی سەر ئاوەڵادا بۆ ئەنجومەنی مافی مرۆڤی نەتەوە یەکگرتووەکان کۆماری ئیسلامیان بە تاوانی دژ بە مرۆڤایەتی تۆمەتبار کرد. لە نامەکەدا کۆماری ئیسلامی بەوە تۆمەتبار دەکرێت کە بە مەبەستی شاردنەوەی ڕادەی کۆمەڵکوژی و سڕینەوەی ئاسەواری تاوانەکانی هەنگاوی بۆ داخستنی هێڵی ئینتەرنێت و ڕێگری لە پەیوەندی خەڵک لەگەڵ جیهانی دەرەوە داناوە. لە بەردەوامی نامەکەدا ئاماژە بەوە کراوە کە لە ماوەی ئەو سەرکوتانەدا هەزاران کەس کوژراون کە کۆمەڵێکی زۆریان ژن و لاوانی خواردتەمەن 18 ساڵن. هەروەها ڕایان گەیاندووە کە هەزاران خۆپیشاندەر بە تەقەی ڕاستەوخۆی هێزە سەرکوتگەرەکانی ڕژیمی جەنایەتکار کوێر کراون. دەیان هەزار کەس دەست بەسەر کراون و ژمارەیەکی زۆر برینداریش بەهۆی ترسی دەست بەسەرکرانیان ناتوانن بشنە ناوەندە پزیشکیەکان. لە کۆتاییدا داوایان لە کۆمەلگای نێودەوڵەتی کردووە کە لە ڕێگەی ڕاوەستاندنی مەکینەی سەرکوتی ڕژیمی کۆماری ئیسلامی و ڕاوەستاندنی حکوومەت ڕێز لە ئێرادەی خەڵکی ئێران و خەڵکانی ستەملێکراو بگرن. بەرزبوونەوەی ڕێژەی لە سێدارەدانی هاووڵاتیان هاوکات لەگەڵ پچڕانی هێڵی ئینتەرنێت. بەپێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ، لە کاتێکدا کە ڕژیمی کۆماری ئیسلامی بە مەبەستی سەرکوتی خەڵکی ناڕازی و شاردنەوەی جەنایەتەکانی هێڵی ئینتەرنێتی بە تەواوی داخستووە، ڕێژەی لە سێدارەدانی بەندکراوان بە تۆمەتە جۆراوجۆرەکان لە ئێران بەرز بووەتەوە. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە لە نێوان ڕۆژەکانی 15 بەفرانبار تاکو 24 بەفرانبار لانی کەم 52 زیندانی لە 42 زیندانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە تۆمەتە جۆراوجۆرەکان لە سێدارە دراون. بەپێی هەواڵی گەیشت و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ سەبارەت بە پێشێلکردنی مافی بەندکراوان، سەپاندنی حکمی ناڕەوا بەسەر زیندانیان و هەروەها سەرکوتی بەربڵاوی هاووڵاتیان لە ئێران هۆشداری جدی داوە و خوازیاری بەرزبوونەوەی گوشارە نێودەوڵەتیەکان لەسەر ڕژیمی جەنایەتکاری ئیسلامی بوون. گیانبەخکردنی هاووڵاتیکی خەڵکی شاری بیجار بەهۆی ئەشکەنجە و ئازاری لەلایەن هێزە ئەمنیەکانەوە. بەپێی راپۆرتەکان، سۆران فەیزی زادە هاووڵاتی خەڵکی شاری سەقز و دانیشتووی شاری بیجار بەهۆی ئەشکەنجەدانی لە گرتوخانەکانی ناوەندە ئەمنیەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی گیانی بەخت کرد. بەپێی راپۆرتەکان، ئەو هاووڵاتیە هاوکات لەگەڵ ڕەوتی ناڕەزایەتیەکانی خەڵک دژ بە کۆماری ئیسلامی لە شاری بیجار و بەشداری لە خۆپیشاندانەکان لەلایەن هێزە سەرکوتگەرەکانی ڕژیمەوە دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەکانی ئەو ناوەندە کراوە. ناوبراو پاشان بەهۆی ئەشکەنجە و ئازاری لەلایەن مەئمورانی ئیدارە ئیطلاعاتی ئەو شارە بەبێ ئاگاداری بنەماڵەکەی ڕەوانەی نەخۆشخانەکانی شاری سنەکراوە، بەڵام بەهۆی سەختی برینەکانی گیانی بەخت کردووە. بەردەوامی کەشی توندی ئەمنی لە شارەکانی کوردستان و تێکچوونی پەیوەندی نێوان هاووڵاتیان. بەپێی ئەو وێنانەی بەدەستی ناوەندی هەواڵی کۆمەڵە گەیشتوون، سەرەڕای تێپەڕبوونی یەک هەفتە لە بەردەوامی داخستنی هێڵی ئینتەرنێت لەسەر هاووڵاتیان، هێشتا کەشی توندی ئەمنی و سەربازی لەسەر کوردستان حاکمە. بەپێی راپۆرتی گەیشت و خەڵکی شارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان سەرەڕای تێپەڕبوونی 3 هەفتە لە ناڕەزایەتیەکانی خەڵک و زیاتر لە 1 هەفتە لە داخستنی هێڵی ئینتەرنێت و تێکچوونی پەیوەندی نێوان خەڵک، هێشتا کەشی توندی ئەمنی لەسەر کوردستان حاکمە و خەڵک لە بەردەوامی ژیانیاندا تووشی کێشە بوون. بە وتەی سەرچاوە ئاگادارەکان، بەهۆی خراپی دۆخی ئابووری هاووڵاتیان، بازاڕەکان و دوکانەکان یان بە گشتی چالاکیەکانیان ڕاگرتووە یان بە شێوازێکی زۆر سنووردار دوکانەکانیان دەکەنەوە و تووشی قەیران بوون.
دەست بەسەرکردنەوەی بەندکراوێکی سیاسی پێشوو لە شاری مەشهەد. بەپێی راپۆرتەکان بەندکراوێکی سیاسی پێشوو خەڵکی شاری مەشهەد لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمەوە دەست بەسەر و هێشتا چارەنووسی دیار نییە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ ئەو هاوڵاتیە بە ناوی محەممەد حسین حسینی تەمەەن 26 ساڵ ڕۆژی سێشەممە 23 بە فرانباری 1404 هەتاوی بە هێرشی هێزەکانی ئیدارەی ئیطلاعاتی ڕژیم بۆ سەرماڵەکەی دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەکانی ئەو ناوەندە کراوە. شایانی باسە ئەو چالاکوانە لە ساڵی 1401 هەتاویەوە تاکو ئێستا زیاتر لە 6 جار لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمەوە بەبێ ڕوونکردنەوەی تۆمەتەکەی دەست بەسەر کراوە و ئێستایش سەبارەت بە ئەو بەندکراوە زانیاریەک لە بەردەستانیە. داخوازی ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی بۆ ناردنی دۆسیە جەنایەتەکانی کۆماری ئیسلامی بۆ دادگای نێودەوڵەتی. ڕۆژی ڕابردوو ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی بە بڵاوکردنەوەی بەیاننامەیەک خوازیاری ناردنی دۆسیە جەنایەتەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ ناوەندە قەزایە نێودەوڵەتیەکان بوو. بەپێی راپۆرتەکان ئەو ڕێکخراوە لە بەیاننامەیەکدا ئاماژە بەوە دەکات ڕژیمی کۆماری ئیسلامی بە مەبەستی کوژانەوەی خۆپیشاندانی خەڵک لە ئێران و کوردستان سەرکوتێکی کوشەندە و سیستماتیکی بەکارهێناوە و هەروەها بە مەبەستی شاردنەوەی جەنایەتەکانی هێڵی ئینترنەتی لەسەر هاوڵاتیان داخستووە. لە بەردەوامی بەیاننامەکەدا جەق لەسەر ئەوە کراوەتەوە کە کۆمەڵگای نێودەوڵەتی پێویستە بە مەبەستی ڕێگری لە بەردەوامی سەرکوتی ناڕازیان لە ئێران کردەوەیان هەبێت و بێدەنگ ڕانەوەستن. دووە هەواڵمان سەبارەتە بە ئازادی کاتی چالاکێکی مەدەنی دانیشتووی شاری تاران بە دانانی بارمتە. ڕۆژی چوارشەممە 24 بەفرانباری 1404 هەتاوی ئەبولفەرز ڕەحیمی شاد معلم و چالاکی مەدەنی دانیشتووی شاری تاران بە دانانی بارمتە بە شێوازێکی کاتی ئازاد کرا. بەپێی راپۆرتەکان ناوبرا و ڕێکەوتی حەڤەی بەفرانبار بە هێرشی هێزە ئەمنیەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ سەرماڵەکەی بەبێ بەڵگەی قەزایی دەست بەسەر و ڕەوانێک گرتوخانەکانی ئیدارەی ئیطلاعات کرا. ئەمە لە کاتێکدایە کە حکوومەت لە ڕەوتی ناڕەزایەتیەکانی خەڵک دژ بە ڕژیم بە سەدان چالاکی سنفی و فەرهەنگی معلم و چالاکی کرێکاری بانکهێشت یان دەست بەسەر کردووە و تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە سەبارەت بە دۆخی تەندروستی و شوێنی ڕاگرتنی کۆمەڵێکی زۆر لە دەست بەسەرکراوان دیار نییە. بینەرانی عەزیز و خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.